زیاتر لە 12 جۆر باینجان و 45 جۆر کوولەکە و 5 جۆر خەیار و دەیان بەرهەمی جیاوازی دیکەیە لە پێشەنگای کشتتوکاڵ و پیشەسازی خۆراک نمایشکراوە کە بەرهەمی دەستی جوتیارانی ناوخۆیە و دەیانەوێت هەر بەرهەمێک ناوێکی تایبەت با کوردستان و کەسایەتیە کوردیەکانی لێ بنێن. ئێمە وەکو کێڵگەی کوردستان ئەو توانەی کە لە عێراقدایە لە هەرێمی کوردستانە بوونی نێ ئەمانەوە بین لە هەرێمی کوردستان و عێراق و زیادی بکەین بۆ نمونە ئێمە جۆری 16 جۆر گەنمەشامیمانیان ناوەیەکی لەو گەنمەشامیانە بە سوپاسەوە بەڕێوەبەرایەتی توێژینەوەی کشتتوکاڵی سلێمانی کردوێتی بە ناوی شارەکەم و شاری هەڵەبجە و چەندەها جۆری کەمان هەیە لە سجێر توێژینەوەی ئەمانەوە بیکەین بە ناوی ناوچەکانی کوردستانیان کەسایەتی بەرزەکانی هەرێمی کوردستان. زیاتر لە 100 کۆمپانیا و جوتیار لە 7 وڵاتی نێودەوڵەتیەوە بەشداریان لە پێشەنگاکە کردووە و هەموو کەرەستە و بەرهەمانەی کە لە کەرتی کشتتوکاڵی و ئاژەڵداری و پەلەوەری بەکاردەهێنرێت نمایشیان کردووە. پێشانگاکە تایبەتە بە بواری کشتتوکاڵی لە هەموو سێکتەرەکانی کشتتوکاڵ لەخۆ ئەگرێ لە پەلەوەری لە دانەوێڵا و لە هەروەها ئاودێری سایلۆ کەرەسەکانی کشتتوکاڵی لە هەموو بوارەکان لەخۆ ئەگرێ هەمەکان ئێمە توانیمانە بگەینە ئیکتیفای زاتی و خۆبژێوی بە تایبەتی لە بەرهەمی سەوزەی وەرزی لە بەرهەمی گۆشتی مریشک لە بەرهەمی هێلکە لە بەرهەمی هەنگوین لە بەرهەمی قارچک لە بەرهەمی دانەوێڵا خۆشبەختانە لەگەڵ هەموو ئەو ئاستەنگانەی کە هەبوو ئەم ساڵ توانراوە زیاد لە 324,000 تەن گەنم تەسلیمی سایلۆکان بکرێت. پێشەنگای کشتتوکاڵ و پیشەسازی خۆراک سێهەمین خۆلی بەڕێوە دەبات لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی. پێشەنگاکە لە ڕۆژی 7 ئەم مانگەوە دەستی پێکردو لە ماوەی 3 ڕۆژدا بەرهەمی جیاوازی کشتتوکاڵی تێدا دەخرێتە ڕوو. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.